وەکو گەنجێک ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە لە تەمەنی نەتەوە کەماندا من زۆر خۆشحاڵ و شەرەفمەندم کە یەکێک بووم لەو کەسانی کە بەشداریان لە ڕۆژی ڕفرەندۆم کرد و دەنگمدا بە بەڵێ زۆر ئەستێکی تایبەتمانەیە و هەموو کرد ئاواتی ئەوەیە سربەخۆیی بەدەست بێنێت و ببێتە خاوەن دەوڵەتی خۆی. من وەکو لاوێکی کوردستان بە هیچ گومانێک پەشیمان نیم لە پرۆسی ڕفراندۆم و زۆر شانازی بەخۆمەوە دەکەم کە یەکێک بوومە لەو چەند هەزار خەڵک و میلیۆن خەڵکی کە بەشداریمان لە پرۆسی ڕفراندۆم کردیەوە نەک جارێکی سەدان جاری تر دووبارە بێتەوە من هەمان ڕێیم دەبێت و هەمان جار دەڵێم بەڵێ. چاکسازی نبوده همی زندان گرفته بوده به تعذیب بوده والا دکتر تعالی بجیره ببینیم بعد دیگه نمیده و حتی درمان بدن بگذارش هر کفتا ساروج انجام دادن ریفراندوم سربخوی کردستان فرزانی که ریو بریا چک سازی مزمار دو که بوداگی کریان آنگه که بگیرین هلیسان خلاطا پیشکشی سرکفتین بریکانا آلای کردستان بکین و هلیسان چندین برگندی جوراب جور نوا چک سازی دین انجام دادن هر داگی که خوشی پجدان نتنه چک سازی الویری قطابخانه کرد. بیرنا کش نریابنشتی بی دست خوب و بلنکه. ارزوزی تمت و بازرگانی پشتوانی تبکن. اوان زندانیان هنجی به آزادیان شاد ببیتن و بزنن کو خلق الدر وجد جلوان دانه کو مسئله نتواتی مهمیا پیک و گرید دادن و ما بفردید اوی آهنگل رگ بخین لناف اوی چک سازی دو آهنگ که هنری و سراره هندجی خلات کرنا اوان کسان کو آلاین کردستان چیکین لناف چک سازی دا مخلوق دوای بگفت اخوای گورگت دەبێت چیە ئەس بیژنانی و ئەم پێشانگایە یەکەی چالاکی و نەوی پەروەردی ڕۆژهەڵات ئامادەی کردووە هەتا وەکو سپۆنسەریش زۆرێک لە کارە هونەریەکانی مامۆستایانی شێوە کار زیاتر بڵێن گزارشتە لە بیر و بۆچوونی خۆیان سروشتی تایە کاری گزارشخوازی تایە کاری واقعی تایە یعنی ئەنواع مەدارسەکان بڵێن ئیشیان لەسەر کردووە. ئەمە وەکو چالاکیێکی بیدایەتی ساڵە کە ئامادە کراوە خۆشبەختانە کەوتۆتە ئەم کاتەی کە ئێستا قوتابخانە دەرگای قوتابخانەکان وڵایە و پرۆسەی خوێندن لە قوتابخانەکاندا دەستی پێ کردوتەوانێ هەروەها مامۆستایانی هونەریش چالاکانە دەست بە کارەکانی خۆیان دەکەنەوە لە قوتابخانەکاندا.